440 کۆچی بەرامبەر بە 2019 زاینی بە ناوی خوای گەورە و میهرەبان. ئەمڕۆ دووشەممە 3/6/2019 لێژنەی باڵای بینینی مانگ لە وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی حکوومەتی هەرێمی کوردستان بە مەبەستی دیاریکردنی یەکەمین ڕۆژی جەژنی ڕەمەزانی پیرۆز کۆبووەوە و پشتبەستن بە بەڵگە شەرعیەکانی بینینی مانگ و هەماهەنگیمان لەگەڵ ئەندامانی لێژنەکانی تایبەت بە چاودێریکردنی بینینی مانگ لەسەر ئاستی هەموو پارێزگاکانی هەرێمی کوردستان و لەبەر هەبوونی بەڵگەی شەرعی پێویست دەرکەوتووە کە مانگ لە ئاسمانی هەرێمی کوردستان بینراوە. بۆیە لێژنەی باڵای بینینی مانگ ڕای دەگەیەنێت کە سبەی سێشەممە 4/6/2019 زاینی یەکەمین ڕۆژی جەژنی ڕەمەزانی پیرۆزە بۆ ساڵی 1440 کۆچی.